بە کۆمەڵێک کێشە و گرفتی دارایی و چارەسەر نەکردنیان لەگەڵ بەغدا هەرێم پێ دەنێتە ساڵێکی پڕ لە ئاڵنگاری و کێشەی چارەسەر نەکراو لەگەڵ عێراق. هێشتا چارەنووسی موچەی مانگی 11 و 12 نادیارە و چەند ڕۆژێکی کەم ماوە بۆ سەری ساڵ دیارنی عێراق دوای سەری ساڵی نوێ موچە دەنێرێت یان نا. بەڵام دەسەڵاتدارانی هەرێم وایان لێ دەخوێندرێتەوە کە باکیان نییە بە کێشەکان و قەیرانەکان بە چارەسەر نەکراوی دەباتە پاڵ ساڵی نوێوە. و ساڵی 2024 کۆتایی هات و پێێنینە 2025ەوە بە هەمان نەخۆشی و دەرد و کێشە و کەم و کوڕی و بێپلانیەوە. بۆیە من پێم وایە لە ساڵی 2025 هەر درێژەی ئەبێ بەشێک لە پەرلەمانتارانی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق داوایەوەکەن کە لە یاسای بودجێ ساڵی 2025 پێداچوونەوە بکرێ بە یاسای بودجەوە نەوتی هەرێمجێی بکرێتەوە و دەبێ ئەو پارەیە بخرێتە سەر پارەی باڵێن بودجێ عێراقی و بە داهات حساب بکرێ ئەنی لە ئێستاوە ئەوە یەکلا بکرێتەوە. ئەگەر ناکرێ ئەگەروانە بێ ناکرێ هەر ئەوان پارە بنێرن و هەرێم نەداهاتی نەوتی تەسلیمکە نەداهاتی نانەوتی و هیچی دیار نەبێ. بۆیە من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان بەقەدەر ئەوەندەی دەیەوێت تەسویف بکە بەڕێکردن بەو هیوایەی دنیا گۆڕانکاریکی بەسەرا بێ و لە بەرژەوەندی دەسەڵاتی کوردی بێ بەقەدەرەوە پلانی نییە بۆ ڕزگارکردنی خەڵکی کوردستان لەو قەیرانەی کە هەیە. بڕیارێکی دادگای فیدراڵیمان هەیە. پەرلەمانتارێکی عێراق دەڵێت ئەگەر هەرێم بۆ ساڵی نوێ پابەندی یاسای بودجە نەبێت دوور نییە عێراق ڕێشوێنە یاسایەکانی بەرامبەر هەرێم تونتر بکاتەوە. من پێم وایە ئەو بارودۆخەی کە حکوومەتی عێراق مراعاتی هەرێمەکە پەیوەندی بوو بارودۆخی هەیە کە لە ناوچەکە هەیە بۆ نایەوێ عێراقیش تووشی گرفتێکی تر بێ بەتابەتی لە نێوان هەرێم و ناوەندا وە جۆرێک لە ئاڵۆزی و گرفت و کێشە و قەیرانی تر سەرڕاو بدا. بە دڵنیاوە پێم وایە گەرم بارودۆخەیە بە ئاراسێکی تراس هەنگاو بنێ ئەو کاتە پێگەی ناوەندی عێراق دوور نییە بەهێز بێتەوانێ و هەرێمیش ئەبێ ئامادە بێ مامەڵەیەکی تەندروستتر بکە و جۆرە لە جۆرەکان هەم بڕیاری دادگای فیدراڵی جێبەجێ بکە و هەروە هەم بڕیارەکان یان یاسای بودجە جێبەجێ بکە. لە عێراقی نێرێ پێم وایە بەڵام بەم گرفتەیەکی ئێستا هەیە لەبەرەوە هەرێم ئەوێ پابند بێت چونکە ئەگەر پابند نەبێ مادام یاسامان هەیە دوور نییە ئیجراعاتی تر بەرامبەر هەرێم بکرێ. پێشبینی دەکرێت کێشەکانی هەرێم لەگەڵ بەغدا بۆ ساڵی نوێ زیاتر بێت و چیتە عێراق خاتری هەرێم نەگرێت و بە یاسا مامەڵەی لەگەڵدا بکات. لە کاتێکدا پێدەنەینە ساڵی نوێوە هەرێم داهاتی 6 مانگی ڕادەستی عێراق نەکردووە و دوو موچەی فەرمانبەران قەرزارە. گرێکوێرەی هەموو ئەو کێشانەش بە تەوتین چارەسەر دەبێت. بەڵام دەسەڵاتدارانی هەرێم لە پێناو بەرژەوەندی هەژماری مندا تەوتینیشیان پەخستووە و باجی ئەو کێشانەش هاوشێوەی ساڵانی ڕابردوو تەنیا هەوڵاتی هەرێم داویەتی. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.